دەچینە سۆران پامنێرمان ئازاد ئۆمەراوەیمان لەگەڵا بێ. ئازاد سڵای خوا لێ بتوم کاتت باش. ئەمێ بزانم کاتژمێر و نیوەک تێپەڕ دەبێ بە سەر پرۆسەی دەنگدان لە سۆران پرۆسەکە لە ئێستادا بە دەمەچوونی هاوڵاتیان چۆنە؟ بەڵێ سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە یەکێک لە بنکەکانی دەنگدانم لە قەزای سۆران دیارە سەرجەم بنکەکانی دەنگدان لە کاتژمێر 8 بەیانیەوە بەڕووی دەنگدەران لە قەزای سۆراندا کراونەتەوە. لە ئێستادا هاوڵاتیانی قەزارەکە سەرقاڵی بەدەمەوە چوونی پرۆسەی دەنگدانی گشتین و هاوڵاتیان بەشداری لە دەنگدانەکەن. ئێمە بۆ زانیاری زیاتر دیارە و بنکەی کەوا من ئێستا لێمە مامۆستا مەڕوان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لەو بنکەیەکەوە دەنجیدا. من بۆ زیانیاری زیاتر و قسەکردن لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان ئەسمە لای مامۆستا مەڕوان. مامۆستا ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن دیارە تۆش دەنگت داوە وەکو هاوڵاتیەک لە قەزای سۆران. بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە ئێوە و لە ستافی پەیام و سەرجەم بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە ئەمڕۆ لە ساعت 8ەوە هاوڵاتیان ڕوویان لە بنکەکانی دەنگدان کردو. ئێمە شەکو باقی هاوڵاتیان لەگەڵ هاوڵاتیان چوین بۆ دەنگدان و دەنجی خۆمان داوە تاکو ئێستانەکە پرۆسەکە زۆر بە هێمنی بەڕێوە دەچێتن و هیچ قەڵە باڵغیەک نابیندرێتن. وەخوازیاریشم کە بەم شێوەیە بەردەوام بێتن. ئاوە هەر هاوڵاتیەی کە دەنجی خۆی بدات و قەڵە باڵغی دروست نەکاتن لە چواردەوری بنکەکانی دەنگدان و داواش لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم بۆی کە بتوانن ڕۆڵیان هەبێ لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و بۆ دابینکردنی ئایندەیەکی باش و چاک و خۆشتر و خۆشگوزەرانتر بۆ نەوەکانیان بێن دەنگەکانی خۆیان بدەن. وەخوازیاریشم ئەو هەڵبژاردنێک بێتن کە گۆڕانکاریەکی جەزری بە دوای خۆی دابێنێتن و بێتەمای ئەوەی کە زیاتر حکومت ببێتە حکومەتی هاوڵاتی و ببێتە حکومەتێکە لێوان لێو خزمەتی هاوڵاتیان بکاتن. خوازیاریشم کە هاوڵاتیان لە 27 ساڵی ڕابردوو دەرسیان وەرگرت بێتن بۆی کە هەمان دەموچاو نهێنە پێشەوە جارێکی دیکە و گۆڕانکاریەک بکرێتن بۆی ئەو گۆڕانکاریە ببێتە وەرچەرخانێک لە حکمڕانی هەرێمی کوردستان و بێتە دەرسێک بۆ حزب حکمڕاکانی کوردستان بۆی کە جارێکی دیکە هیچ حیزبێک جورئەت نەکاتن کە ئیستیبداد و قۆرخکاری و گەندەڵی لە هەرێمی کوردستان بکات. ماسایمە لە دەنگدانی تایبەتدا بینیمان ڕێژێکی بەرزی هاوڵاتیان بەشدار بوون لە دەنگدان و ئەمە شوای کردکەوە ڕێژی تەزویر کەم بێتەوە. ئەمڕۆ پەیامێک هەیە هاوڵاتیان بۆ ئەوی بە گەرمونگوڕی و بە گروتینەوە بەشداری لەو پرۆسەیە بکەن بۆ ڕێژەی تەزویر کەم بێتەوە. کاگازادە من لە یەکەم ڕۆژی حملەی هەڵبژاردنەوەم دووبارە کردوتەوە. یەکێک لە ترسناکترین خۆکار و ڕێگاکانی تەزویر بەشدار نەکردنی هاوڵاتیان، یعنی ئەو هاوڵاتی کە بەشدار ناکە هۆکارێکە بۆ تەزویرکردن، یعنی خۆی تەزویرکردنەکە لە ئەستۆی ئەودایە، چونکە کە ئەو نەهات حزبی دەسەڵات ئەوە بە ئیستیغلال وەردەگرێت و لە شوێنێک کە کلێنێک ببینیتەوە ناوەکەی دەردێنێت و خەڵکێکی دیکە مستەمسەکی بۆ دروست دەکات و بە ناوی دەینێریتن. لەبەرەوە خوازیارم کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گەرم و گوڕی هەمیان بێنە سەر سندوقەکانی دەنگدان، ئەگەر ئەو دەنگانە دران مەجالی تەزویر و ساختەکاری نامێنێتەوە. ئەمڕۆ ڕۆژی گۆڕانکاریە لە دەسەڵات بینیمان لە 5 ساڵی ڕابردوو لە خولی چوارەمی پەرلەمان حکوومەت چی بە هاوڵاتیان کرد، موچەی کەم کردو. ئەمڕۆ ڕۆژی ئەوە نییەکەوە هاوڵاتیان بەخۆیان دابستن و گۆڕانکاری دروستکەن. هاوڵاتیەوە 5 ساڵە کە ساڵێک تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە، 5 ساڵە چاوەڕێی ئەم ڕۆژە دەکەن. یعنی ئەوەی کە بەهاتنە سەر شەقام پێیان بۆیان مەیسەر نەبوو، ئەوەی کە بە قوربانیدان چەند برایەکمان شەهید بوون لە خۆ پیشاندانەکان بۆیان مەیسەر نەبوو، حکومەت وەڵامی نەدانەوە. ئەمڕۆ ڕۆڵی ئەوانە، ڕۆژی ئەوانە بەبێ خوێن ڕێشتن، بەبێ خۆپیشاندان، بەبێ هاوارکردن، بەبێ هەموو شتێک بە قەڵەمێک بە مۆرێک دەتوانن گۆڕانکاری دروستکەن. ئەو گۆڕانکاریش مربوطە بە هەموو تاکەکانی ئەو کۆمەڵگەی بە پیا و بەشنەوە. لەبەرەوە خوازیارم کەس دوانەکەوێتن و کەس ڕۆڵی خۆی پێکەم نەبێتن. دەنجی تۆ زۆر کەمە، بە یەک دەنگ گۆڕانکاری دەکرێتن، بە یەک دەنگ. جەبەرەوەی دائیمەن تەماشا دەکەی ئەوانەی کە لە ئۆلۆمپیاد بەشدار دەبن بە چرکەیەک ئەوە دەیباتەوە مەدالیای زێڕ وەردەگری، ئەوەش بە دەنجێک پێش ئەوەی تر دەکەوێتەوە و گۆڕانکاریەکە دروست دەبێتن. خوازیارم کە کەس دانەنیشێت و بەگەرم و گوڕی بێنە سەر سندوقەکانی دەنگدان.
زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کەوا لەگەڵمان بوو. بەڵێ من سالار ئەگەڕێمەوە لای تۆ دیارە بەڕێز مامۆستا مەڕوان بوو کەوا لەو بنکەیە وەکو هاوڵاتیەکی یاسایی هات لێرە دەنجی خۆیدا. دەستخۆش زۆر سپاس بۆ تۆ پامنێرمان ئازاد ئۆمەراوی، سپاس بۆ میوانەکەشت پامنێر.